بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێسن ئەو شەپۆ لە بەفر و بارانەی کەەوە لە 28 مانگەوە ڕووی لە هەرێمی کوردستان و لە ئیدارەی سۆران کرد ڕێژەیەکی باشی بەفرباریوە. ئەو بەفرێکە ئەم ساڵ باریوە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکەی زۆر زیاترە بە تەواوەتی بەفرەکە ساڵانی ڕابردوو زیاتر لە ناوچە شاخاویەکان و لە گوندەکانە باری بەڵام ئەم ساڵ تەواوی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سۆران ئەم بەفرە گرتوێتەوە و بەهۆی ئەم بەفربارینەش ئاستەنجی زۆر لە ناوچەکە دروست بوو. تاوەکو ئێستاشە و ئاستەنگانە بە ڕێژەیەک بەردەوامیان هەیە لە ناوچەکە بە تایبەتی لە گوندەکان تاوەکو ئێستا بەشێک لە گوندەکان ڕێگاکانیان پاک نەکراوەتەوە بەڵام ڕێگا گشتیەکان لە تەواوی سنووری ئیدارەی سۆران پاک کراونەتەوە ئێمە کەمێک پێش ئێستا پەیوەندیمان بە بەڕێوەبەری پاراستن و چاکردنی ڕێگاوبانی ئیدارەی سۆرانەوە کرەوە ئاماژەی بەوەدا کە تەواوی ڕێگاکان کە ئاستەنجیان هەبوو بەفریان لێ ڕاماڵراوە لە ئێستادا بەڵام ئاماژەی بەوەدا کە بەشێک لە ناوچەکان ناوچە شاخاویەکان سەری بەردی زینیوەرتێ حاجیۆمەران بەهۆی ئەوەی کە بەفر ئەتوایێتەوە و دێتەوە سەر ڕێگاکان بەستەڵک هەیە پێویستە شۆفێران ئاگاداری ئەوە بن و خۆیان بە وریایی مامەڵە بکەن لە کاتی هاتوچۆکردن لەو ناوچانە بۆی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبنەوە. سارترین ناوچەی دەبەرەکە حاجیۆمەرانە کە بەفرێکی زۆری لێباریوە سەر و 1 مەتر بەفر لەو ناوچەیە باریوە لەم ناوچەیە لە 28 مانگەوە زموجۆڵی بازرگانی وەستاوە لە مەرزینەی دەوڵەتی حاجیۆبران بەهۆی ئەو ڕێژە بەفرە زۆری کە باریوە هاتوچۆی بازرگانی وەستاوە تۆمبیلی بازرگانی ناتوان لەو ناوچەیە هاتوچۆ بکەن. وڵاتی ئێرانیش بۆ ماوەی 4 ڕۆژ بەهۆی بەفربارینی زۆریش لە دیوی ئێرانەوە جموجۆڵی بازرگانی ڕاگرتووە ئەوەی هەیە تەنها جموجۆڵی گەشتیاری ئەویش بە ڕێژەیەکی کەم هەیە کە هاتوچۆ هەیە گەرنا بازرگانیەکە وەستاوە لە مەرزی نێودەوڵەتی زێتیش لە سنووری قەزای مێرگەسۆر ئەویش ماوەی چەند ڕۆژەکە بەهۆی ئەو بەفربارینە زۆرەی کە لەوێش باریوە جموجۆڵی گەشتیاری بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا وەستاوە چکە ناوچەکە بەفرێکی زۆری تێدایە. ئەمڕۆ کەش و هەوای ئیدارەی سۆران وەک لە وێنەکانیش دیارە تەمومژێکی زۆر هەیە لە شەوی ڕابردووەوە دوای ئەوەی کە بەفر و باران وەستاوە تەمومژێکی زۆر ڕووی لە ناوچەکە کردووە ئاستی بینین زۆر کەم بۆتەوە. هاتووی سۆرانیش بۆ ئەم مەبەستە چەند ڕێنماییەکی بڵاو کردوتەوە ڕێنماییەکانیان ئاماژە پێ ئەدەم. یەکێک لە ڕێنماییەکانە داوا لە شۆفێران دەکاتن خێراییان کەم بکەنەوە هەروەها داگیرساندنی لایەتی ناسی لە جیاتی لایەتی بەرزی فولایەت هەروەها داوا لە شۆفێران دەکاتن دوورکەوتنەوە لە ئۆتۆمبیلی پێشخۆی بە ئەندازەی 2 ئەوەندەی مەودای ئاسایی هەروەها خاوێنکردنەوەی جامەکان لە ڕووی ژوورەوە کە هۆکارە بۆ زیاتری تەمومژ بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دیارە ئەم ڕێنمایانە هاتووی سۆران بڵاوی کردوێتەوە بۆ شۆفێران بۆ ئەوەی دوور بن لە ڕووداوی هاتوچۆ. لە ئێستادا ئیدارەی سۆران کەش و هەوای زۆر ساردا بەرزترین پلەی گەرمای تۆمارکراوی ئەمڕۆ لە ئیدارەی سۆران 2 پلە دەبێتن و نزیمترین پلەشی لە شەواندا دەگاتە -6 هەروەها حاجیۆمەران بڵین بەرزترین پلەی گەرمی -5 ئەبێتن هەروەها نزمتری پلەی گەرمیشی لە شەوداگاتە -11. بەگشتی سەرماوسۆڵێکی زۆر ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابرد ڕووی لە ناوچەکە کردووە هاوڵاتیان ئەم ساڵیش تەنها بەرمیلێک نەوتیان وەرگرتووە کە پێویستیان بە زیاتر لە بەرمیلێکە بێتن ناوچە شاخاویەکان کە ناوچەی ساردن پێویستیان بە 5-6 تا 7 بەرمیل نەوت ئەبێتن بۆ ئەوەی خۆیان پێگەرم بکەنەوە. کارزان من تقریبان هەر لە نزیک سۆرانم لە نزیک گوندی بادلیانم کە دەواازەی سۆرانە لەوێ داخلی سۆرانەبی ناو سۆران بەفرەکەی تواوەتەوە بەس هەر لە دەواازەی سۆرانم لە ئێسادا بڵێ هاوڵاتیانی ئیدارەی سۆرانیش
بەگشتی دڵخۆش بوون بەهۆی ئەو بەفربارینەی کە لە ناوچەکە باریوە، بە تایبەتی کە ساڵی ڕابردوو ساڵێکی وشکە ساڵی بوو، بەفری تیادا هەر نەباری ساڵی ڕابردوو لە ئیدارەی سۆران هاوڵاتیان بەفریان نەبینی بوو لە سەنتەری شارەوەی باری بوو تەنها لە ناوچە شاخاویەکان و ناوچە کوێستانەکان بوو. ئەم ساڵ بەفرەکە هاتەوە سەنتەری سۆران لە ماوەی ئەوەندە ڕۆژە 17 سانتیم بەفرباریوە لە ئیدارەی سۆران. هاوڵاتیان دڵیان پێخۆش بووە بە تایبەتی زووتیاران کە ساڵی ڕابردوو بەهۆی وشکە ساڵی چەندین کانیا وشک بوون، ئاوی ڕووبارەکان لە ئیداری سۆران زۆر کەمی کردبوو، بەڵام ئەم بەفربارینەی ئەم ساڵ و بارانبارین قەرەبووی ساڵی ڕابردوو کردوێتەوە، بۆیە هاوڵاتیان بەگشتی دڵخۆشن بەو بەفر و بارانەوە، بە تایبەتی جووتیاران دڵخۆشترن کەوا زەوی و زارەکانیان چێڵاوە لە ئێستادا بە گەرم و زۆ دان چێڵاوە.